ئەوەی کە لە ئێستادا لە سەر ئاستی شەقامی کوردستان بە هەر چوار پارچەی کوردستان وە کوردان لە هەندەران کە ڕووەدا ئەوە بریتە لە کۆدەنجی لە هەماهەنگی و هاوخەباتی و هاوسۆزیەک بۆ پرسەنەتەوەی و نیشتیمانیەکەی گەلی کورد لەبەرەوە بەڕێز ئۆجالان خاوەن و ئەندازیاری بیرۆکەی یەکێتینەتەوەیەوە زۆرترین خەباتی بۆ یەکێتینەتەوەی کردەوە بەردەوام بانگەوازی لەگەلی کورد ئەکات کە بەبێ یەکێتینەتەوەی ئێمە ناتوانین بگەین بە ئامانجەکانمان و ئەو دەستکەوتانی کە هەشمانە ئەگەری هەیە نتوانین بیپارێزین و لە ناو بچن. خۆشبەختانە ئەوەی کە ئەیبینین ئێستا جارێکی تر بەم کردە قێزەونە دڕندانەیەی ئەردۆغانی دەسەڵاتداری ئەکەپەی فاشیستی ئەکەپە و مەهەپە لە تورکیا لە بەرامبەر بەڕێز ئۆجالان یەک لە گۆشەگیری دوو لە سووتاندنی ئیمرالی کە بۆ خۆی ئەمە نامەیە کە ڕەنگە بیەوێ لە ڕێگەی ئەوە بیەوێ ئیرادە و توانا و خواستی تاک بە تاکی گەلی کورد بشکێنێ چونکە لە ئێستادا دەستکەوتی گەلی کورد زۆرە لە بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان وە لە بەرامبەر ئەمەدا شکستی گەورە هەیە بۆ ئەردۆغان بۆ سیاسەتەکانی ئەردۆغان هەم لە لیبیا هەم لە سووریا هەم لەسەر ئاستی تەواوی ناوچەکەەوە و لەسەر ئاستی تەواوی جیهانیشدا کۆمەڵانی خەڵک لە جیهاندا ئێستا سەرقاڵن بە گرفت و قەیرانێکی زۆر گردونیەوە ینی قەیرانێکی گەورەوە ئەویش بریتە لە بڵاوبوونەوەی پەتای و نەخۆشیەکی تاعون ئاسا باشە خەڵک لە خەمی چارەسەرکردنی ئەوەیە چۆن بربەست بەو دەردە لەم لاوە ئەم دێت قەیران دروستەکە ئەم دێ گرفت دروستەکە ئەم دێک کارێک دروستەکە بۆی کاردانەوەی بە دوادا بێت و گەلی کوردوە بە تایبەتیش ئاپۆییەکان چکە ئەمەیەکێکە لە ئەگەرەکان کە بیوێ بکەونە هەڵەوە لە ئەنجامی ئەو کاردانەوەی کە ئەکرێت لە بەرامبەر ئەو کردە قێزەونەی ئەودا لەبەرەوە ئەگەری هەیە وەک دەستکەوتێک بۆ خۆی بەکاری بهێنێت جارێکی تروە بۆ ناشرینکردنی گەلی کوردووە بۆ لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کوردووە بۆ قێزەونکردنی خەباتی کوردان بۆی جارێکی تر بە جیهان بڵێتەوە ئەوە تا کوردان کاری نادیموکراسی ئەکەن کاری جێرە شێوێنی ئەکەن لە کاتێکدا هەموو جیهان سەرقاڵە بە دابینکردن و دۆزینەوەی چارەسەری نەخۆشیەکی بڵاو کە بووە بە نەخۆشیێک لەسەر ئاسی جیهاندا لەبەرەوە هیوادارم ئەم خەباتە دیموکراسی و یاسایی و دەستوری و شۆڕژگێرانەی گەلی کورد لەسەر ڕێچکە و ڕێگا و ڕێبازی خۆی لا نەدات و بەردەوامی هەبێ و ئەوەی کە نەکراوە تا ئێستا من ئەمە بڵێم حزبە سیاسیەکان لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان کۆدەنجیەک دروستکەن ئەم هەنگاوە ئەم کارە قێزەونەی دەوڵەتی فاشیستی ئەکەپۆ مەهەپە ببێ بە خاڵێکی سەرەتا بۆ هاتنە لای یەکتری زیاتر هەر وەک چۆن شەقام هاوسۆزی و هاوخەباتی و هەماهەنگی دروست بووە لای حزبە سیاسیەکانیش ئەم هاوخەباتی و هاوسۆزی و هەماهەنگیە دروست بێ و ئەمە ببێ بە خاڵی دەستپێک بۆ یەکێتی نەتەوەیی بۆ بەستنی کۆنفرانسێکی نیشتیمانی فراوان بۆ ئەوەی قورسایی خەباتەکەمان زیاتر بکرێت ئەوەی کە ماوەتەوە بڵێم ئەوەیە ئێستا کورد نوێنەرایەتی هەیە لە پەرلەمانی تورکیا لە پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان بۆ خۆی پەرلەمانێکی هەڵبژێردراوی هەیە و لە ڕۆژاوای کوردستانیش تا ئاستێکی زۆر ئەنجومەنی سووریای دیموکرات وەک نوێنەرایەتی گەلی کورد شەرعیەتی نێودەوڵەتی هەیە یعنی ئەوە ئەبینین نوێنەرایەتیان هەیە لەسەر ئەکرێ فشار بخرێتە سەر بۆ نمونە ڕێکخراوی CTP ئەوروپی کە بێن بە دەنگ بەڕێز ئۆجالانەوە و گۆشە گیریەکەی لەسەر لابەرن تاوەکو پارێزەرەکانی وە خانەوادەکەی بتوانن سەردانی بکەن تا لانی کەم چارەنووسی بەڕێز ئۆجالان بۆ ڕای گشتی و بۆ شەقامی کوردستان ئاشکرا بکرێت خۆشبەختانە ئێمە دوێنێ لە دەستەی با بڵین بەڕێوەبەرانی دەستەی دەست پێشخەری کۆبوونەوەیەکمان هەبوو یەکێک لە پرسەکان کە باسمان کرد خسمانە بەرتاو کێ و لێکۆڵینەوە ئەم بابەتە بوو کە ئێمە وەک دەستەی دەست پێشخەری ئەتوانین چی بکەین وە چی بکەین بەڕاستیەکەی تا ئێستا بڕیارێکی لەو شێوەیەمان نەداوە کە ئێمە وەک دەستەی دەست پێشخەری
چکە ئەبێ بڕیارەکە بڕیارێکی دەستە جەمعی بێ تەنیا یەک کەس و دوو کەس ناتوانین بڕیار بدەین چاوەڕێ ئەەکەین تاوەکو بکرێ بە بڕیار لە داهاتوودا یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە ئێمە داوا لە هەموو ڕێکخراوە و سازی و کۆمەلگای مەدەنی بکەین یعنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆشنبیران بە گشتی بە هەمومان ڕێگە چارەیەک بدۆزینەوە یا با بڵین میکانیزمێک بدۆزینەوە فۆرمێک بدۆزینەوە بۆ ئەوەی بتوانین چۆن لەگەڵ شەقامە هەماهەنگی و هاودەنگی بکەین بۆ زیاتر بەرەو پێشبردننی خەبات و جوڵەی شەقام لەسەر ئاستی باشووری کوردستان و هەر سێ پارچەکەی تری کوردستان و کوردان لە هەندەران تاوەکو بۆ ئەم قۆناغەوە بۆ ئەم دۆخە بتوانین هەڵوێستێکی ئەرێنیمان هەبێ بەرامبەر بە هەنگاوی فاشیستی ئەردۆغان و ئەکەپە و مەهەبە.